ابن شقيق دەگێڕێتەوە دەفەرمێت بیستومە لە عەبدوڵڵای کوڕی مبارەک ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لێ بێت پیاوێک دێتە لای عەبدوڵڵای کوڕی مبارەک پێی دەفەرمێ قوربان برینێک لە چۆکمدا پەیدا بووە و دەمێکە ئەو برینەیە هەیە سەردانی زۆر دکتۆرم کردووە و چوومەتە زۆر لای دکتۆر زۆر عیلاج و دەرمانم بەکارهێناوە کەچی چۆکم باش نابێت ئەو برینەی کە لە چۆکمدا هەیە چاک نابێت و چەندین دکتۆریشم کردووە بۆیە عەبدوڵڵای کوڕی مبارەک ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لێ بێت ئامۆژگاری دەکات و پێی دەڵێت بڕۆ لە شوێنێک کە سەرڕێگای خەڵکە کە خەڵک پێداویستی بە ئاو هەیە بڕۆ لەسەر ئەو شوێنەیە بیرێک لێ بدە لە پێناوی خوای پەروەردگاردا بیرێک هەڵکەنە بۆ ئەوەی خەڵک لە ئاوەکەی سودمەند بێت و بخواتەوە ئومێد وایە کە خوای پەروەردگار شیفات بۆ بنێرێ بۆیە ئەو پیاوە دەچێ هەڵدەستێت ئامۆژگاری عەبدوڵڵای کوڕی مبارەک جێبەجێ دەکات و بیرێک لێ دەدات دەفەرمێت لە نەتیجەی ئەوەدا خوای گەورە شیفای بۆ دەنێرێت